ئازان جارێکی دیکەش سڵاوتان لەبێت تەوەری یەکەم ئەمڕۆی بیان باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر دۆخی کاری ڕۆژنامەنووسی لە شاری کەرکووک بە تایبەت لە ئێستادا دەمانوێت گفتوگۆ بکەین لەسەر ئایەکای ڕۆژنامەنووسی لە کەرکووک لە چ دۆخێکدایە چین ئەو ئاستەنگ و گرفتانی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان و میدیاکاران دەبنەوە لە کەرکووک ڕۆڵی دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان چی لەگەڵ مەهدی زریان سکرتێری لقی کەرکووکی سەرۆکی لقی کەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک مەهدی ئەم کاتت باش بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە. سەرەتا بۆ دەست پێ بکەین لە ئێستادا بە گشتی دۆخی کاری میدیایی و کاری ڕۆژنامەنووسی لە کەرکووک چۆنە؟ دیارە شاری کەرکووک خۆتان نزانن بە حاڵەتێکی نەئاساییتر لە شارەکانی کەی هەرێم ڕوبەڕووی کۆمەڵە دۆخ دەبێتەوە. دۆخەکان چە مەسائلی دەرەکی بن وەکو داعش و کۆمەڵە کێشە و گرفتی کە لە خودی شارەکەشە کۆمەڵە کێشە هەیە. بۆ نمونە خەڵکێک دەتوانی بڵێ دەکوژرێت بەبێ ئەوەی کەس بزانێ چێە لەوانەیە کۆمەڵە گروپی کەی تێدا بێت ئەو گروپانە بتوانن لە هەندێک کاتە سوود لەم هەل و مەرجانە وەرگرن. بۆیە من بەڕێی من پێم وایە میدیا لە کەرکووک قورسترین کارێکە کاتێکە ڕوبەڕووی هەندێ هەواڵ و گەڕان بە دوای زانیاریە دەبێتەوە. بۆیە جاری وایە ئاستەنگیش دەخرێتە ڕێگایانێتر ئەو ئاستەنگانە چێنە هێشتن و نێڵە نزیک ببنەوە لە هەندێ حەدەس و ڕوودا و یا بە دوواداچوونەوەی ورد بۆ هەندێ مواازە بکەن. دەشێت دوو تەرەفە بێ هەندێک جار لە دڵسۆزی کەسێکی کارمەندێکی کوردەوە بێت بۆ ڕۆژنامەنووسەکە یاخود لابەلا نسحەتێکی بکات کە زۆر لەو کێشەیە دەکۆڵێتەوە و هەندێک جاریش عەمدیە و ڕێگریە لە بەردەمی. بۆیە دۆخی کەرکووک لە حاڵەتێکە ناتوانانی بەو مەعیارەی کە مەعیارێکی ستانداردی کارکردنە لە ڕووی یاساییەوە تۆ بۆ مەعیارەی بیپێوی دەبێت بە شێوازی هەلومەرجی کەرکووک خوێندنەوەی بۆ بکەیت. لە کەرکووکدا کۆمەڵای کێشەی ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان بوونەوە، بەڵام لە ڕووی یاساییەوە ئێمە نەمانتوانی بۆ نمونە گرفتەکانیان چارەسەر بکەین. زۆر باشە باسێک لە کێشەکان بکەین، ینی دواتر دێنە سەرەوەی کە ئێوە چیتان کردۆ کولانێکی پەیوەندیدار، بەڵام دیاتین گرفت و ئاستەنگەکان چی بوون کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسانی کەرکووک بوونەتەوە؟ پێنەدانی هەواڵ و زانیاریە لە هەندێک جیاوازی لە هەندێک کەناڵ بۆ هەندێک کەناڵ هەیە. بە حەقەت یعنی ئەمە قسەی هاوڕێنی خۆمانە کە ڕوبەڕووی سەندیکا دەکرێتەوە لەلایەن هەندێک کەناڵی. مەبەستەوە ینی ئاسانکاری بۆ هەندێک کەناڵ دەکرێت و لەگەڵەوەشدا ڕێگری لە هەندێک بەڵێ ئەمە حاڵەتێکە هەیە بەداخەوە. لە هەندێک جاریش بۆ نمونە شوێن هەیە پێدانی داتا هەیە داتای زەرەر و زیانەکانی تەقینەوەیە گیاخۆ شتێکە دەبینی لە کەناڵێک و بۆ کەناڵێک خوێندنەوەی داتاکە جیاوازە. ئەمە ئەوەیە دەستی هەندێ لایەن بەستراوەتەوە کە ئەو داتایەنە وەکو خۆی نەدەن بە ڕۆژنامەنووسان. زۆر جار ڕۆژنامەنووس کە لە کەرکووکە کاری لەسەر دۆخێک کردووە لەو حاڵەتەیە ڕوبەڕووی کێشە بۆتەوە کامری لە سندراوە بۆ نمونە یاخود هەڕەشەی لێکراوە یاخود نایان هێشتوە بیکەن. ئەمە حاڵەتێکە وەکو ئێوەکو سندیکای ڕۆژنامەنووسان ئێوە ئامارتان لایە سەبارەت بەو پێشرکارانی کە لە کەرکووک بەرامبەر با ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێن؟ بەڵێ هەموو ئامارەکانمان لایە نەکەر ناو کەرکووک ئەوانەی دەرەوەی کەرکووکش ئەو ڕۆژنامەنووسانەی کە هاتوون لای ئێمە کاتی خۆی سکاڵان پێشکەش کردووە. سکاڵاکان ماوە و ئێمە بەرزمان کردو بۆ ئەنجومەنی سەندیکا و لە پێشەلکاری شەشمانگی
کە لە ئەنجومەنی سندیکاوە دەرەچێت بڵاوکراوەیەکە لەو پێشێلکاریە شەشمانگیانەدا دەتوانن ئێوە پێداچوونەوەیەک بکەن جۆری پێشێلکاریەکانیشی تێدا دەبیندرێت کە ئەو ڕۆژنامەنووسانەی کەرکووک باشەوەی شوێندی بە کەرکووکەوە هەیە ینی لە شەشمانگی یەکەمی ئەم ساڵدا ئەگەر ئیجازەم دێ ئەمە ئەوەندە یەکەمی ئەم ساڵدا ئێوە ئێستا هیچ ئەمارێکتان بەردەستە کە ڕێژەی پێشێلکاریەکان چەند بوون لە کەرکووک وە بەراورد بە ساڵانی پێشتر زیادیان کردووە یاخود کەمیان کردووە بەڵێ ئەنجا من ویستم ئەم حاڵەتت بۆ ئیزافەیەکت بۆ بکەم ئەم پێشێلکاریانێک کە لای ئێمە دەکرێتە پێشێلکاری شەشمانگی لە بڵاوکراوەیەکدا ئەمە تەنیا ئەو کەسانن کە سکاڵایان تەقدیم کردووە زۆر لە ڕۆژنامەنووسان بۆ نمونە سکاڵا تەقدیم ناکەن من ڕۆژنامەنووسێ لێرە وەکو ناو وەنە کەناڵەکەی و نەخۆی ناوینایەنم لەبەر حاڵەتی ئەمنیەتی خۆی بڕوا بکە پێشتر تەلیفۆنی بۆ کردووم تەلیفۆنی بۆ کردوم سکاڵای هەبوو دوای پەشیمان بۆ تۆ لە سکاڵاکەی ئەنجا ئێمەش ینی چۆنەڵی وەکو خوێندنەوەیەک بۆ بارودۆخەکان لە کوردستان مام ینی بەداخەوە خەریکە وای لێ دێت ڕۆژنامەنووس ئەبێت زۆر ئاگاداری خۆی بێت لە کاروبارەکانیە چونکە ڕۆژنامەنووس کەسێک کە دەتوانم بڵم بێکەسترین کەسی ئەم وڵاتەیە لە ڕووی چەکداری و حیمایەت و کۆمەڵە شتی کە ئەڵێن بۆیە ئەم پێشێلکاریانی کە لەم شەژمانگیانە کراوە کەمن و کەمتر بۆ نمونە ئەمساڵ لە ساڵی پاریش کەمتر بوو بەڵام ئەمە ئەوانن کە پێشێلکاریەکانن وکو سکاڵا تەقدیم کردووە ئەگەر نا سکاڵا ئەوە پێشێلکاری هەبووە لەشێ زیاتریش بوو بێت بەڵام ئێمە ناتوانین ڕۆژنامەنووسێک خۆی سکاڵاکەی نێنێت تەقدیمی نەکات لە پۆلیس سکاڵا نەکات ئێمە وەکو بە فەرمی وەکو سکاڵا وەکو پێشەلکاری بیناسێنین بۆ لەبەرەوەی مودەعیەکە دەتوانێت بەیانی جوابی سندیکا بداتەوە بڵێ ئێمە ڕاست نییە شتە من پێشەلکاری بەرامبەر بە من نەکراوە بڵێ هۆکارەکە چیەکە باس لەوە کرد کە ئەمریکان کە من بەڵام ئەمەمانای ئەوەی نییە کە پێشەلکاری نییە بەڵکو هەندێک لە ڕۆژنامەنووسەکان سکاڵا تۆمار ناکەن هۆکارەکە چیە ڕۆژنامەنووسان ترسیان لە ژیانیان هەیە لە مەترسیان هەیە لە ژیانیاندا لە سەرڕۆژی ژیانیان مەترسی هەیە لەوەی کە ناتوانن سکاڵاش تۆمار بکەن بۆ بەدەستهێنانی مافی خۆیان دوو هۆکارە بەشێکیان دەکرێت وابێت بەشێکیان ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر هێنین یعنی چۆنەڵی زیاد عاتفینی و زۆر جار ژەرگای سڵحی عشایریەوە مەسەلەن بەر لەوەی بگاتە ئەوەی کە بێنێتە سەر کاغەز و ئەوە بە دوو خۆشەویست و دوو ئەحباب دێنە بینەوە و کاکەجان من سکاڵاکەی خۆم سوود تەفاومێک بوو سکاڵاکەی خۆمە کێشمەوە ینی کەشی بەشێک لە ڕۆژنامەنووسەکان بە سڵحی عشایری هەڵ کراوە چارەسەر کراوە زۆر جار خۆمانە سڵحەمان بۆ کردووە لەبەرەوەی لە کەرکووک حاڵەتێکێ تۆ دادگاکانی کەرکووک دادگایەکەن بە یاسای هەرێم ئەوە یاسای بەغدا کارەکەن لە یاسای بەغداشە ڕۆژنامەنووسانی هەر لەقی ڕۆژنامەنووسانی کوردستان لەقی کەرکووک چونکە لەقێکی کوردستانیە دەتوانی بڵێ ئەو هینەی لەسەر ئەو کاری لەسەر ناکرێت ئێستا ئێمە جاری وایە داوای تەییدێکی ئێنمان کردووە کاتب عەدل لە ڕۆژنامەنووسێک ئەچێ لە قەرهەنجیرەوە بمانی دێنێت ئێمە لە کۆنگرەکەی پێشومان کۆنگرە بۆ حاکمێک نهات لە کۆنگرەکەمان ئامادە بێ چون حاکمێ لە قەرهەنجیرەوە هێنا بۆ ئەوەی لە کۆنگرەی ڕۆژنامەنووسانی لەقی کەرکووکە ئامادە بێت یعنی ئەم حاڵەتەمان هەیە بۆیە ناچار پەنامان بردوتە بەرەوەی خۆشبەختانە زۆربەی بەرپرسەکانی کەرکووک کوردن یەکتری ئەناسین زۆر جار پێشێلکاری کە دژی ڕۆژنامەنووسێک کرابێ مافەکەیمان وەرگرتووەتەوە بە معنای کەلیمە ئەو بەڵێ کاک مەهدی زریان لەگەڵمان بەردەوام بەگەرگوێ لە دەنگی منە کاک مەهدی باس لەوە کرد کە ئەو پێشێلکاریانی کە هەیە پێشێلکاری زۆر کراوە بەڵام دەکرێت بڵێن جۆری ئەو پێشێلکاریانە چین یاخود هەڕەشەن یاخود چ جۆرە پێشێلکاریەکن کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبنەوە لە کەرکووک
دیارە دەنگی من ناگاتە کاک مەهدی پێشتریش بچڕان هەبوو لە دەنگی ئەو دیارە مەهدی زریان بەرپرسی لقی کەرکووکی چەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵمانە باز لە ئاماری پێشێلکاریەکان دەکە هەوڵ دەدەین هاوڕێیانمان پەیوەندیەکەی بەدەست بخەنەوە باسی لەوە کرد کاک مەهدی کە ژمارێکی زۆر پێشێلکاری کراوە بەڵام لە کەرکووک زۆرینەی ڕۆژنامەنووسان ئەوانەی کە پێشێلکاریان بەرامبەر دەکرێت ناتوانن بێن سکاڵا تۆمار بکەن باسی لەوەی کە هەندێکی باسوڵحی عشاعری و خۆی ناوی برد بەشێک لە کێشەی ئەو ڕۆژنامەنووسانە چارەسەر کراوە ئەگەر کاک مەهدی ئامادە بێت ئێستا بچمەوە لای کاک مەهدی گوێت لە منە؟ بەڵێ کاک هاتەوە بەڵێ جۆم لێت بەڵێ پرسیاری ئەوم کرد ئەو پێشێلکاریانەی کە هەیە زیاتر چ جۆرێکن هەڕەشەن لە ڕۆژنامەنووسان یاخود چ جۆرە پێشێلکاریەکن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێن جاری وا هەیە پێشێلکاریەکە کاملە سەندراوە لە ڕۆژنامەنووسان ڕێگری کراوە لە ڕۆژنامەنووسان بۆ بەدواداچوونی هەندێ گرفت و کێشە ئەمانە هەمووی حەقەتەن لە ئاستی ئەوەش نییە بڵێ لە ئاستی زۆر خوارەوە بەڵکو لە ئاستی ئیداراتی کەرکووک لە ئاستی بەرزترین هەرمیشی جاری وایە ئەو حاڵەتە ڕووی داوە یا جاری وا هەبووە پێش ئەوەی ڕۆژنامەنووسەکە لە ئەمە قسەی ڕۆژنامەنووسانە دیارە بۆ من کراوەوە ویستۆتی کە چاوپێکەوتن لەگەڵ یەکێک لە بەرپرسەکان بکە شروعی بۆ داناوە کە لەو چاوپێکەوتنە ئاگادار بێ ئەم یەک دوو خاڵە نەوروژێنێ ئەم حاڵەتانە کراوێنی ئەوەندە دەستکراوە نەبوونە بە پێی پێ هەڕەشەکردن هەبووە بە ڕێژێکی زۆر لە ڕۆژنامەنووسان وەکو هەڕەشەکان مباشر نەبووە بە غێری مباشر بە تەلیفۆن هەبووە بەڵام لایانی دیارن ئەو کەسانی کە هەڕەشە لە ڕۆژنامەنووسانەکەن لە کەرکووک واتە لایەنێکی دیارە کەسانی دیارن دیارەکە پێشتریش ینی پێشینە هەبووە لە کەرکووکە کوژرانی ڕۆژنامەنووسۆرانی مامە حەمە بوو کە هەڕەشەی لەکراو دواتر کوژرا ینی ئێوە بە لە بەرچاوکردنی ئەم دۆخواستەکەن و کەسانی کە هەڕەشە دەکەن لە ڕۆژنامەنووسان کەسانی دیار و کەسانی ناسراون کێشەکە لێرەیە هەروەکو عەرزم کردی لە پێشتر لە کەرکووک چونکە حاڵەت و دۆخی کەرکووک بەو شکلەیە شکلێکی تێکەڵی هەیە هەڕەشەکان مباشر ناکرێن تا خودی ڕۆژنامەنووسەکە بتوانێت تەشخیصی کەسەکە بکە هەڕەشەکان یا لە ڕێگەی نامەوە یا لە ڕێگەی ئەمێڵێکەوە یا لە ڕێگەی تەلیفۆنێکەوە یا لە ڕێگەی شەخصەوە یعنی کەسی خەڵکانی نەناسیان بۆیە حتمما دەکرێت بڵین سەرجەم لایەنەکان وەکو لایەنی حزبی من ناتوانم ئیتهامی حزب بکەم بەڵام لەوانێ ئەشخاص لەناو لایەنە حزبیەکان کاتێک بزانن تەختەی خەبەرێک لەسەر پێگەکەی ئەو تەسیردانا حتمما محاولە کات باشە ئێوە ئەو سندیکای ڕۆژنامەنووسان چیتان کردووە لەگەڵ بەرپرسانی ئیداری شارەکە بۆ پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان بەتایبەت لەر حاڵتێکی لەم شێوەیە لە حاڵەتی هەڕەشەکردن لە ڕۆژنامەنووسان کاتێک حاڵتێکی لەم شێوەیە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسێک دەبێتەوە بەداخەوە ئێمە ویسمان لەگەڵ هەرەمی دەسەڵاتی کەرکووک جەنابی پارێزگار کاتی خۆی ئێمە تەنسیقێکی باشمان هەبێت بە نووسراوی ڕەسمی دەیان جار داوامان کرد کە کۆبوونەوەمان هەبێت ناوە بۆ ئەوی بتوانین لەگەڵ ئەو بەڕێزەیە تەنسیقێک دروستکەین کە مافی ڕۆژنامەنووسان چ معنەوی چ مادی چی یاسایی پێشێل نەکرێ و ئێمە وەکو لەقێک ئێمەین کە تەمسیلی ڕۆژنامەنووسان دەکەین لە شاری کەرکووک بۆ ئەوی جەنابیشان لە نزیکەوە ئاگادار بێت نەکەرەوە نەکرا ئێستا هیچ علاقەیەکمان لەگەڵ پارێزگاری کەرکووکە نەماوە لە دوور و نە لە نزیک فعلەن سەندیکا لەگەڵ دام و دەستگای ئیدارەکانی کەرکووکە چۆن هەر بەغاش سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان لە کەرکووک ناخوێنێتەوە ئەوانش لە بەغا باشتر نین بگرە خراپتر نایخوێنەوە بچی ڕۆژنامەنووسێکیش کاتێکەچێت بۆ لای بەڕێوەبەری دایرەیەک کە زانیاری لێوەرگێت
ڕاستە خۆ پێڵێ من کاکە و نووسراوێکم بۆ هاتووە قبولی نییە من لێدوانت بۆ بدەم یعنی نووسراوەکانیش مەتاتین ینی هەر هەمان بەرپرسە بینی لە کەناڵێککە لێدوانەدا ینی ئەم حاڵەتانە هەیە بەڵام ئەمە بەیاسا عیلاجەکرێ ئەمە بەیاسا چارەسەرەکرێ بەداخەوە لە کەرکوو کار وەکو عەرزم کردی ئەو یاسایە وجودێکی نییە چونکە کەرکووک حاڵەتێکی تێکەڵ و پێکەڵیەیە نە لەسەر هەرێمە نە لەسەر عێراق نازانی چۆن تەعاملی لەگەڵا بکەیت. بەڵێ سوپاس بۆ کاک مەهدی زریان بەرپرسی لقی کەرکووکی چەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەزدان